لەسەر ئامادەکاری لیستی خانەنشینان لیستی موچەی خانەنشینان بۆ مانگی حەوت کە بڕیاروا بوو یاخود دەنگۆ هەبوو کە بە هاوتاکراوی لەگەڵ بەغدادا بەش بکرێت با بزانین زانیاری ئەم چرکە ساتەی کە قسەی تێدا دەکەین یعنی زانیاری سەعات 1:10 خولەکچیە لەسەرەوەی ئایا موچەی مانگی حەوت بە هاوتاکراوی لەگەڵ بەغدا وەردەگرن یا خودنا هاوشێوی مانگەکانی تر موچەکانیان وەردەگرن گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز ژیان سابر بەڕێوەبەری خانەنشینی شارستانی سلێمانی کە بەڕێزیان بە سوپاسەوە لەگەڵمانن خاتوژیان سڵاو لێ بێم کاتت باش زانیاری ئەم خولەکە چییە؟ موچەی مانگی حەوتی خانەنشینان بە هاوتاکراوی دابەشەکرێت یا خۆت نەخێر وەکو مانگەکانی تر دەبێت؟ سڵاوتان لەبێ ڕاستیکە هەتا ئێستا ئەم چرکە ساتە ئەوەیە کە ئێمە خەریکی ئامادەکارین بۆ موچەی خانەنشینان بۆ مانگی حەوت کە پێیان وتوین لە بڵین گەنجینەکانەوە پێیان وتوین کە بە هاوتاکرایی موچەی مانگی حەوت ئەدرێ بە خانەنشینان هەتا ئەم دقەیە ئەمە هەواڵەکەیە لەگەڵ ئەوەی کە تاکو ئێستا هیچ نووسراوێکی ڕسمی نییە بە هیچ شێوەیە ینی بە شێوەیەکی فەرمی بە نووسراوێک ئاگادار نەکراینەوە تەنها گەنجینەکانە پێیان وتوین لیستی موچەی خانەنشینان بە هاوتاکرایی بۆمان بنێرن بە مانگینەوە. باشە خاتوژیان ئێوە لیستەکەتان وەکو مانگەکانی پێشوش نردووە یعنی ئێوە دوو لیستان نردووە هەم بە هاوتاکراوی و هەم وەکو مانگەکانی پێشوش؟ ڕاستە ئێمە هەموو مانگێک لە مانگی پێنجەوە کە ئەو هەواڵە بوو کە بڵێن موچەی خانەنشینان بە هاوتاکراوی ئەترێوەکو بەغدا ئێمە لە مانگی پێنجەوە ئەو شەر هیچ نووسایەکی فەرمی نەبوو تەنها لە وەزارەتەوە ئاگادار کراینەوە کە بێ لیستی موچەی خانەنشینان هەموو مانگێک بە هاوتاکراوی و بە یاسای ژمارە 27ەکەی ساڵی 2006 بەو شێوەیە ئامادەکرێت یعنی ئێمە هەموو مانگێک لە مانگی پێنجەوە دوو لیستی موچە ئەەکەین بۆ خانەنشینان یەکێک بە هاوتاکراوی بە یاسای ژمارە 9 ساڵی 2014 بەغدا یەکێکی تریشان بە یاسای ژمارە 27 ساڵی 2006 کە بەرکارە هەتاکو ئەم دقەیە خانەنشینی موچەی بۆەوە وەرگرتووە. باشە خاتوژیان ئێوە بە نووسراوی فەرمی نووسراوی ڕسمی داواتان لێ کراوە کە با بڵێن ئەم مانگە بۆ ئەم مانگە لیستە هاوتاکراوەکە ڕەوانە بکەن یان هەر لە گروپەکانی وەتساپەوە یان هەر بە دەمی پێتان وتراوە یان هەر گەنجینە پێی وتون؟ نا بە هیچ شێوەیەک نووسراوی ڕسمیمان نییە بەڵام تەنها ئەوەیە ینی ئێمە بەدایمی لەگەڵ بەڕێوەتی گشتی خانەنشینی سەر و خۆمان و لەگەڵ وەزارەت و ئەوانە بەدایمی ینی لە پەیوەندیین بەڵام ئەمەی ئێستا ڕۆژی پێنجشەممە پێم وابێ ئاگادارکردنەوە شۆکەی کە گەنجینەکان ئەویش گەنجینەکان پێوتوین کە لیستی موچە بۆمان بنێرن بە هاوتاکراوی بە لیستی موچەی مانگی حەوت لەگەڵەوەی ئەمە لیستی موچەی مانگی حەوت هەموو ئامادەکاریەکمان بۆ کراوە لیست و فیشە چەک هەمووی گیراوە بۆ بانکەکان تەنها ئەوەیە کە بڵێن مەعاشە خانشین بچێ وەریگرێ ئێستا ئێمە جارێکی تر سەرلەرن لیست و فیشەی موچەی مانگی حەوت بە هاوتاکراوی ئێستا لە ئامادەکارین بۆ هەتا ئەم دقەیە ئیتر دوای ئەوە نازانم گۆڕانکاری بەسەرایە کە موچەی ئاڵان کرا موچە بدرێت ئەوە هەتاکو ئەم دقەیە ئەوەیە کە بە هاوتاکراوی ئێمە لیستی موچە بنێرین بۆ گەنجینەکان. باشە خاتوژیان چی بووە تا ساعتێک لەمەوبەر دڵنیا بوون لەوەی کە بە هاوتاکراوی موچەی مانگی حەوت دابەشەکرێ بەڵام لەمەوەم ساعتیان دێشت گۆڕا ینی دڵنیابوونەوەکە ینی ئەگەری تێکەوت چ شتێک چ پێشهاتێکی نوێ هەبوو؟ وڵی ئێمە ناڵم هەتاکو ئێستا هیچ نووسایەکی فەرمی نییە بەڵام هەر لە کەناڵەکان و لە ئەو پەیجانی کە لە فەیسبووکە ئەوانەیە هەیە کە هەواڵ بڵاوکەنەوە لە موچەی مانگی حەوت و خۆی درێتەوە و پەشیمان و ئەگینا ئێمە هەتاکو ئێستا هەر لە ئامادەکاری ینی هیچ شتێک گۆڕانکاریەکمان پێنەوتراوە گەنجینە داوای لیست و موچەی مانگی حەوت ئەکا بە هاوتاکراوی. باشە هەتا ئەم دقەیە هەر ئەوە هەیە مادام وتی دەنگۆی میدیاکان یعنی
زانیاریەکەیە کۆبوونەوەیەک لە وەزارەتی دارایی بەڕێوە دەچێت ینی ڕەنگە سەر کۆبوونەوەکار بەردەوام بێت چونکە بەر لە بەرنامەکە زانیاریمە بوو کە کۆبوونەوەیەک بەڕێوە دەچێت لە وەزارەتی دارایی لەو کۆبوونەوەیە پێ دەچێت ینی هێشتێک لا نەبوونەتەوە لەسەرەوەی کە ئایا مانگی حەوت بە هاوتاکراوی بدرێت موچەکە یان هەروەکو مانگەکانی تر بدرێت پێت نیوە زانیاریتان هەیە لەسەر کۆبوونەوەیەکی لەم شێوەیە یان هەرەوەی کە تام دەقەیە ئەوەی کە لایەوەیە بە هاوتاکراوی دەدرێت ڕاستی نەخێر هیچ زانیاریەکمان لەسەر ئەوەنی و هیچیشمان پێ نەوتراوە تاکو ئەم دەقەیە تەنها هەر ئەوەیە خەریکی ئامادەکارین بۆ هاوتاکردنەکە هیچی تر ئەنی ئەگەر ڕاستە لە کۆبوونەوە هەیە بەڵام هیچ شتێک نییە ینی ئاگادارکراوێتینەوە بڵێن میکن بۆ ڕاوەستن وەکو مانگی پێشوو ئەدرێ ینی هیچ ئاگادارکردنەوەیەک نییە خاتوژیان لە گروپەکانی وەتساپی خۆتانەوانەی کە پێوەستە بە پەیوەندی نێوان ئێوە و خەزێنە وەزارەتی دارایی هیچ زانیاریەک هیچ شتێکت لەلا نییە دڵخۆشکەر بێ بۆ خانەنشینان هەر ئەوەیە کە ناڵم هەر ئەوەیە کە تاکو ئێستا پێمان وتراوە گەنجینەکان ئاگاداریان کردوینەتەوە هەڵبەتە گەنجینەکانیش ئەوان سەرروخواینەوە بەڕێوەتی گشتی ژمێرکاریە چونکە ئەوان بە بەردەوامی وەفدەکانیان نەچێت بۆ بەغدا هەر ئەوان ئاگادار کراونەتەوە کە ئێمە ئاگادارکەنەوە بەو شێوەیە لیستی موچە بنێرین باشە خاتوژیان خۆشکەرەکە ئەوەیە ینی هینەک ینی مۆزوعەکە هەیە هاوتاکردنەکە هەیە تەنها کەوتۆتە سەر ئەوەی بڕیار بدرێ بەو شێوەیە بدرێ یان نایانی ئەوەش ئەکەوێتە سەر ئەو گفتوگووانەی کە لەگەڵ بەغدایە کرێکەوێتە سەر ئەو وەفدانەی کە ئەڕوات ئەو بۆ دانوستان ینی هەموو ئەبێ هەرچی شتێک بێ لەوانەوە بێت بۆ ئێمە باشە بەپی زانیاریەکان ئێوە هۆکار چییە ینی هاوتا بکرێ هاوتا نەکرێ ئایا پارەکە نەهاتووە لە بەغداوە بەغدا بڕیارەکەی نەداوە بڕیارەکەی سابێ لە وەزارەتی دارایی هەرێمی کوردستانەوە بدرێ ینی چییە هێشتا ئەمەی ڕاگرتووە هەرێمە کە ڕایگرتووە یانەوەی پارەکە ئەو زیایی کە باڵێن نزیکەی 5 ملیارێکە شتێکی لەو بابەتەیە ئەو پارەیە نەهاتووە یان چییە؟ ڕاستی بڕان نازانم ینی هیچ معلوماتێکم لەسەرەوە نییە بڵێن پارە هات بێ بەغدا ڕایگرت بێ هەرێم ڕایگرت بێ بەس لەو بڕواایەمە بە ئەگەر هەر شتێک کە بێت هیچ کاتێک بڕواناکەم وەزارەتی دارایی ڕایگرێت بڵێن موچە نێن و ئەوانە بەڵام ئەوە کەوێتە سەر ڕێکارەکان کە چۆن جێبەجێکە نەگەینە بڕواناکەم ئەگەر هەچ شتێک هەبێ وەزارەتی دارایی ڕێگر بێ بۆ شتە باشە خاتوژیان دەزانین هاوتاکردنی با بڵێن موچە بەشێکە لە هاوتاکردنی و یاسایی کە لە هەرێمی کوردستان کاری پێدەکرێەوە ئەوەی بەغدا تابێت بە خانەنشینان ینی تەنها موچە نییە ئەگەر ئەم مانگە موچەی مانگی حەوت بە هاوتاکرایی بدرێ بەرگەکانی تری یاساکەش ینی کارپێکراوە بن هەرکارە بن لە ناویاندا ینی بۆ نمونە لە هەرێمی کوردستان لە 63 ساڵی فەرمانبەر خانەنشین دەبێت لە عێراق لە 6 ساڵی خانەنشین دەبێت ئایا هیچ ئامادەکاریەک بۆ ئەمە کراوە یعنی ئەگەر بۆ نمونە ئەمڕۆ موچەی مانگی حەوت بە هاوتاکراوی بدرێت ترە بێت لە سبەیەوە 3 ساڵ لە هەرێمی کوردستان بۆ نمونە 61 ساڵ 62 63 ئیترەوان خانەنشین بکرێن ڕاستە ئەوە خۆی لە یاساکەیە وایە یاسای ژمارە 9 ساڵی 2014 بەغدا ئێستا بۆ ئیشەکات ئەوەی تەمەنی 6 ساڵ بێت خانەنشین ئەکرێ بەڵام ناڵم لە هەرێمە هەتاکو ئێستا ئەگەر بەغدا ڕازی نەبێت بۆەوەی کە هاوتاکردنی موچە بکرێت و پارەکە نێت و ینی نەدرێ بە خانشینان حتمما بڕگەکانی تری یاساکە جێبەجێ ناکرێت بەڵام خۆی مەرحەلەی یەکەم ئەگەر جێبەجێ بکرێت زۆر باشە هاوتاکردنەکەیەک ئەگەر موچەکەیان بە هاوتاکراوی نارد بۆمان ئەو کاتە 100% ئەبێ نووسراوی پێ دەرکرێ هەموو ڕێکارەکانی تر و هەموو بەندەکانی تری ئەو مادەیە هەمووی جێبەجێ کرێت باشە هاتوژیان دەخولێک یەکێمە لە بەرنامەیان هیچ زانیارێکی
نوێت پێ نەگەیشتووە لە مۆبایلەکەتەوە لە گروپی وەتسەپی خۆتان هیچ شتێکی وە هەتاکە ئەم دقەیە هیچ شەر ئەوەیە ئامادەکاری بکرێت بۆ موچی مانگی حەوت هەتا ئێستا هیچ شتێکی تر نییە واتە تر نازانم دوای ئەوە ساعاتەکانی دوای ئێستا چی ڕوئەیە زۆر باشەوە تا ئەم خولەکەی کە قسەی تاکەین زانیارەکە وایە و ئامادەکاریەکان نیەوە وایە کە موچەی خانەنشینان بۆ مانگی حەوت بە هاوتاکراوی دەدرێت بەڵێ تا ئێستا فەرمانبەران ماونەتەوە خەریکی لیستی و فیشەی موچەی مانگی حەوتن بە هاوتاکرایی بۆ خانەنشینان تا ئامادەیکەن ژیان سابر بەڕێوبەری خانەنشینی شارستانی سلێمانی سپاس دەکەم سپاس بە ئامادەبوون سپاس بۆ زانیارەکان سپاس کە لەگەڵمان بووی زۆر سپاس.